بناوی خۆی بەخشندەی میهرەبان، حەمد و سەنا و سوپاس و ستایشی بێپایان بە خۆی پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کۆتە زەمان. خۆشەویستەکانم لە زنجیرە باسەکانی ئادابە ئیسلامیەکان دوێنێ دەستمان کرد بە باسکردنی ئەدەبی ئامۆژگاری و نەسیحەت. 6 خاڵمان باس کرد. ئەمڕۆ ئینشاء الله تعالی باسی خاڵی حوتەمەکەین. پێویستە ئەو نەسیحەت و ئامۆژگاریەی کە ئەیکەین نهێنی بێ نەک ئاشکرا، چونکە نەسیحەتکردن بە ئاشکرا پێی ئەوترێ فەزیحەت، پێی ناوترێ نەسیحەت. چونکە تۆ کابرا لە بەردەم خەڵکە ئەیشکێنیتەوە با هەڵەشی هەبێ، هەموو کەسی عەقڵیەتی بەو شێوە نییە کاتێک ببینێ فلانە کەس هەڵەیەکی هەیە ئاساییە هەموو مرۆڤ هەڵاکە، بەڵکو لەبەر چاوی ئەشکێ یەکسەر لەبەر چاویدا ئەبەزێ. بە تایبەتی عەوامی خەڵک ئەگەر ببینن کەسێ هەڵەیەکەکە ئیتر ئەوان وا ئەزانن تەواو ئەو کەسە ئیتر هەر هیچ نازانێ، یان هەموو ژیانی هەپڕ لە هەڵەیە. بۆیە باش وایە نەسیحەت و ئامۆژگاری هەر کەسێک ئەکەن ئەو ئەدەبەی تیا جێبەجێ ببێ کە ئەدەبی حوتەمە، ئەویش ئەوەیە نەسیحەت بە نهێنی بکرێن نەک بە ئاشکرا. پێشینانی ئێمەش هەروایان کردووە. عەبدوڵای کوڕی وەهەب لە کتێبی سیر ئەعلام النوبەلا ئەیگەڕێتەوە، ئەفەرمێ گوێم لە ئیمامی مالک بوو، دیارە لە مەجلسی دەرسی ئیمامی مالکە دانیشتووە، ئەڵێ گوێم لە ئیمامی مالک بوو، پرسیاری لێ کرا دەربارەی پەنجە خستنە ناو پەنجەکانی دەست و پێ لە کاتی دەستنوێژە، ئایا هیچی لەسەر هاتووە؟ یعنی کاتێ دەستنوێژەگری پەنجە بخەیتە ناو، یعنی بینی پەنجەکانی دەست و پێ قەڕ بکەی. ئەڵێ ئەویش وتی من وا نازانم هیچی لەسەر هاتبێ. یعنی ئیمامی مالک فەرمووی من وا نازانم هیچی لەسەر هاتبێ. ئەڵێ منیش چاوەڕێم کرد تا خەڵکی تەواو کەمەوە بوونەوە، یعنی خەڵک لە دەوری نەما. وتم ئەی ئیمام، من لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم بیستومە، یعنی حەدیثێکم بیستووە لە لەیثی کوڕی سەعدەوە، ئەویش لە فڵان و فڵانیش لە فڵانەوە تا ئەگاتە مستەوردی بنی شەدادی قوڕەیشی، کەوا ئەفەرمێ پێغەمبەرم بینی صلی الله عليه وسلم لە کاتی دەستنوێژە پەنجە تووتەی پەنجە بچکەکەی ئەخستە نێوان پەنجەکانی پێی، یعنی تەڕێ کرد، بینی پەنجەکانی پێی تەڕە کرد. ئەڵێ ئیمامی مالکیش فەرمووی بەڕاستی ئەمە حەدیثێکی حەسەنە و منیش تا ئەم دەقەیە نەمبیستووە. بۆیە ئیمامی مالک لە پاش ئەوە بەردەوام هەر کەسێ پرسیاری لێ بکردایە دەربارەی پەنجە خستنە نێوانی پەنجەکانی دەست و پێ ئەم حەدیثەی ئەگێڕایەوە. لەبەرەوە خۆشەویستەکانم باش وایە نەسیحەت، حتا نەسیحەتی کاربەدەستانیش ئەگەر ئەوان گوێ لە نەسیحەت بگرن باش وایە بە نهێنی بێ، بەڵامی تر ئەگەر نهێنی ئیسفادەی نەبوو ئەو کاتە خەڵک ناچارە بە ئاشکرا داوای حەق و مافی خۆی بکە، هەتا بکرێ بە نهێنی بێ. باش وایە خەڵکانی عاقڵ و خەڵکانی ژیر و خەڵکانێکی زانا بچنە لای بڵێن کاکە گیان ئەمە عیبی تۆیە، ئەمە نوقسانیەکانتە ئەمە، بەڵام ئەگەر ئەو هەر ملی نەدا ئیتر ئەو کاتە ناچار بە ئاشکراش خەڵک مەجبورە داوای حەقی خۆی بکە. ئەدەبی هەشتم ئەو کەسێک کە نەسیحەتیەکەی با هەستێکی بۆ دروست ببێ کە تۆ ڕێزی لێ ئەگری، کە تۆ عوزری بۆ تێریتەوە. یعنی مەسەلەن کەسێک کاتێ شتێکەکە مخالفی سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە تۆ ئەتەوێ بۆی باسکەی، یعنی وا دەریخە کە تۆ عوزرت بۆی هێناوە، تۆ احتیمالی ئەو هەر نەیبیستوێ ئەو حەدیثێک کە تۆ ئەیزانی، یعنی ئاوا بۆی دەرخە کابرا بە پەشیمانی مەکەرەوە. کابرا وا یەکسەر مەچۆکشیا بڵێت تۆ سنەتی پێغەمبەر تەطبیق ناکەی، کی ئەڵێ ئەوە هەر بیستوێتی. جا دڵسۆزی دەربڕین لەو حاڵەتانە زۆر زۆر گرنگە. وا دەریخە کە تۆ دڵسۆزی بەرامبەری و عذریشی بۆ دێنیتەوە، احتیمالەیە ئەو نەیبیست بێ یان نەیزانی بێ. ئەدەبی نۆیەم
نصيحت خۆشەویستەکانم کە خۆی سنەتێکی زۆر پیرۆزە بەڵکو بگرە فەرزی شەجاری وهەیە قەت مەیکەنە مجادلەیەکی دوا بڕاو. يعني هەنێ جارەیە تۆ نصیحەتی کەسێکەکەی بە تایبەت لە ناو خەڵکە ئیتر سبحان الله ئەبێ بە مجادلەیە ئەبێ بە لە جاتی ئەوەی خێر و بەرەکەت بداتەوە سبحان الله بێ بەرەکەت دەرەچێت. بۆیە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم من زمانەتی ماڵێکەکەم لە بنی بەهەشتا بۆ ئەو کەسانەی کە واز لە مجادلە دێنن ئەگەر چی لەسەر حەقیش بن. مجادلە زان چیە خۆشەویستەکان مناقەشە و مجادلە فەرقی هەیە. مجادلە ئەوەیە کە بەرامبەرەکەت عنادی بگرێ گوێ لە حەق نەگرێ هەر بێ خۆی سەرخا هەر بێ خۆی سەرخا تۆش ئەتەوێت خۆت سەرخی ئەو کاتە لە جاتیەوەی خێر و بەرەکەتی تیابێ سبحان الله عکسەوێتەوە. بەڵام مناقەشەیەک ئەگەر بێت و هەردوو لە مەبەستیان ئەوە بێ بگەین بە حەق ئەمە شتێکی باشە ئەمە شتێکی خراپ نییە بەس کە گەیشتە مجادلە ئیتر خۆتی لێ بپارێزە. ئەدەبی دەیەم خۆشەویستەکانم لە ڕایۆشکردن و نەسیحەتە ئەوەیە کە دوعا بۆ ئەو کەسە بکەی کە نەسیحەتیەکەی پێش ئەوەی بتەوێ نەسیحەتی کەسێ بکەی لە دڵتەوە داوا بکە کە خوا هیدایەتی بدا کە خوا وای پێ بکە گوێ لە نەسیحەتەکەت بگرێت چونکە خۆشەویستەکان زۆر شت هەیە کلیلەکەی لە دوعایە زۆر دەرگا هەیە کلیلەکەی دوعایە کە دوعات کرد سبحان الله تر کلیلەکە دەرگاکە خۆی ئەکرێتەوە تەواو. بۆیە دوعاکردن زۆر زۆر ضرورە بۆ هەموو کاروبارێ ئیتر نەسیحەتیش بەشێکە لەو کاروبارانە. ئەدەبی یانزەیەم مراعاتکردنی تەدەڕج واتە پلەبەندی لە کاتی نەسیحەتە. پلەبەندی زۆر زۆر گرنگە خۆشەویستەکانم هەنێ مەسائلێ گرنگترە لە هەندێ مەسائلی تر. تۆ کاتێ نەسیحەت ئەەکەی کابرایەکە بینی دووسێ غەڵەتی هەیە دووسێ غەڵەتی هەیە بۆ نمونە با ئێمە نمونە بێنینەوە کابرا عەرەقە خۆ نوێژ ناکە جگەرەشە کێشێ ئەمە سێ هەڵەیە تۆ ئەتەوێ ئەم کەسە نەسیحەتکەی ئەگەر هەرسێکی بەیەکەوە بڵێ لەوانەیە کابرا نەتوانێت لەوانەیە کابرا پێی نەکرێ یان احتیمالەیە بەرهەمێکی جوان نەدا بۆیە لە کاتی نەسیحەتە تۆ ئەڕۆی کامیان زۆر گرنگە نوێژ نەکردن عەرەق خواردن نەرگیلە کێشان یان جگەرە کێشان ئەمانە لە کامیان و دەست پێکەی طبعاً بێگومان نوێژ نەکردنەکە چونکە کابرا ئەگەر نوێژ نەکا و بمرێ ئەڕاتە جەهەنەمەوە. بۆیە یەکەم جا گرنگە تۆ هانی بدەی لەسەر نوێژکە نوێژی کرد دڵنیا بە بەرە خۆی واز لە عەرەق خواردن دێنی ئەگەر حتا مەجالیشت نەبێ بۆ تیش نەکرا نەسیحەتی بکەی سبحان الله خۆی بەرە ناتوانێت عەرەق بخوا فەرموو کاکەل یعنی تۆ ئەگەر فێری کەی نوێژ بکە طبعا نوێژ ئەبێ بە سەرخۆشی نابێ ئەو کەسە کە نوێژ دەکات سەرخۆش بێ بیری لێ بکەرەوە لە بینی نوێژی نیوەڕۆ تا عەسر مەجالی ئەوە نەیتیان نییە کابرا عەرەق بخواتەوە و دوای بێتە هۆشی خۆیە مەجبور نەیخواتەوە لە نوێژی عەسر هەتا مەغریب هەر مەجال نییە لە مەغریبەوە هەتا عیشا هەر مەجال نییە لە بەیانیەوە هەتا نیوەڕۆ مەجالەکە زۆر کەمە کەوابوو یەک مەجال لەمێنێ و کابرا بتوانێت عەرەق بخوات لە دوای نوێژی عیشا هەتا بەیانی ئیتر یعنی کابرای واش واش سار دەبێتەوە ئەو ئینانەی کەمە بێتەوە تا لە ئەخیرا ئینشاء الله ئەگەر خوا هیدایەتی بدا و یارمەتی بدا ئینشاء الله کابرا واز لە عەرەق خواردنەوە دێنێ بە کاملی بە دەرەجەی دوو عەرەق خواردن کە گرنگە ئامۆژگاری بکەی نوێژ نەکردن دەرەجەیەک عەرەق خواردن دەرەجە دوو ئەمجا جگەرە کێشان و نەرگیلە کێشان چونکە نەرگیلە کێشان و جگەرە کێشان گوناحەکەی ناگاتە ئاستی عەرەق خواردن وەتلیا کێشان فەرقی هەیە ئەمەشە ناگاتە ئاستی نوێژ نەکردن. نوێژ نەکردن کۆمەڵێک لە زانایان ئەڵێن بە تەمەڵیشەوە نەیکە ئینسانی پێ کافرە بێ هەبێت و ئاگات لێ بێ کە نوێژ نەکردن ئینسان کافرەکە وەکو عەرەق خواردنەکە نییە عەرەق خواردنەوە گوناحێکی گەورەیە فەرقی هەیە ئەگەر کابرا باوەڕی وابێ عەرەق حرامە بەڵام تازە فێر بۆ ناچارە کابرا گوناحبارە بەڵام کافر نییە بەس نوێژ نەکردن ئینسانەکە کافرەکە ئەبێ ئاگامان لەمە بێ پلەبەندیەکانە هەنێ کەسێک گوێ و شتانە نادەن مهم ئەوەیە قسەی خۆی بکات ناکرێ برا ئیز ئەبێ ئەم پلەبەندیە بزانی ئەگەر نایزانی
دعوه و نصيحت مكه خۆشەویستەکەم لەوە جار وایە بەرهەمەکەی بەخراپە و بشکێتەوە. ئەمجا ئەو کەسەی نصیحەتەکەی ئاگاداری هەندێک خاڵ هەیە ببە. یەک، کابرا نصیحەتەکەی لەسەر کارێکی خراپ کە ئیکا، یەکەم جا کە نصیحەتەکەی بۆی بسەلمێنە کە ئەو کارێ ئەو ئەیکا چەندێ زەرەری هەیە لەلایەنی تەندروستیەوە، لەلایەنی زانستیەوە، بۆی بسەلمێنە. ئەمجا لەلایەنی دینیشەوە هەنێ کەسێ گوناحبارانی ئەم زەمانە ئەبێ هەنگاوی بچی، ئەبێ پێشا بڵێ لایەنی زانستی، لایەنی تەندروستی، لایەنی جەستەیی ئەمانە هەمووی زەرەری هەیە. ئەمجا لە کۆتاییە بڵێ لایەنی شەرعیش ئەمە حرامە، ئاگات لێی بێ. دوای ئەگەر ئەم کارە بکەی ڕوویتە جەهەنم. ئەوە ئاەتی قورئان وا ئەفەرمێ، ئەوە حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وا ئەفەرمێ، شتەکەی بۆ ڕوون کەرەوە. دوایش لە کۆتاییە بۆ ئەوەی کابرا یەکجارەتی ورەی نەڕۆخێ، ئەمجا ئوسلوبی قورئان دوای ئەوەی باسی جەهەنمت بۆی کرد، ترسانت کە ئەمە ڕاتە جەهەنەمەوە، ئەمجا مژدەشی بەرێ ئەگەر واز لەو گوناحە بێنێ پاداشتی لای خوای پەروەردگار چەندێ زۆرە. ئەگەر واز لەو گوناحە بێنێ بە پێی فلان ئاەت و بە پێی فلان حەدیث شوێنی بەهەشتە ئینشاء الله. خوا لە گوناحەکانی خۆشە بێ. هەنێک کەسێ ورەی ئەڕۆخێ براینە، هەنێک کەسێ ئەگەر بڵێ هەر کەسێ ئەم گوناحە بکات چێتە جەهەنەمەوە، ئەو وا ئەزانێ ئیتر ئەو تۆبەی بۆ نییە، یعنی یەکسەرە چێتە جەهەنەمەوە تەواو. بەس کاتێ تۆ بۆی ڕوون کەیتەوە کەوا خوا لە هەموو گوناحێ خۆشە بێ ئەگەر ئینسان تۆبەی لێ بکات، تەواو کابرا ورەی بەرزە بێتەوە. بڵێ چەند ساڵە تۆ گوناحەکەی، چەند ساڵە، مەسەلەن 20 ساڵە، 30 ساڵە، 40 ساڵە، 50 ساڵە ئەم کابرایە گوناحەکە. بڵێ ئەگەر تۆبە بکەی بە ئیزنی خوای پەروەردگار هەرچی ئەو گوناحانە هەیە خوای تەعالی ئەیگۆڕێ بە چاکە بۆت، هەرچی گوناحەکانت هەیە خوای تەعالی ئەیگۆڕێ بە چاکە بۆت. يبدل الله سيئاتهم حسنات، سيئاتەکانت هەموو بۆ ئەگۆڕێ بە حەسەنات. جا ئیتر لەو کاتە کابرا تەشجیع ئەبێ، گەرم ئەبێ بۆ ئەوەی تەوبە بکا و ئامۆژگاریەکەت قبول بکە. خوایە بە خاتر ناوجوانەکانی خۆت لەو کەسانەمان بگێڕی کە حەکیمن دانان لە کاتی داعوەکردنی خەڵکە بۆ لای دینی خوا، لە کاتی ئامۆژگاریکردنی خەڵک لەو کەسانە ئەبن کەوا دینی تۆ بەرنامەکەی تۆ بە جوانی بۆ خەڵکی باسەکەن. قەت یا ڕەبی خوایە لەو کەسانە نەبین کە ببینە هۆی ئەوەی خەڵک گومڕا بکەین لە ڕێگا لای بین.